نەبوونی لێبوردەی بەرامبەر مامەڵەی خراپ و ئیستیغلالکردنی سێکسی. لە ڕێفیوجی رایتس تورکی پابەندین بە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانمان بە ڕێزگرتن لە بنەما ئەخلاقیەکان و ڕێسای ڕەفتاری ڕێکخراوەیمان. یەکێک لەم پابەندبوونانە پاراستنی هەموو سوودمەندەکانمانە لە مامەڵەی خراپ و ئیستیغلالکردنی سێکسی. RRT ئەم جۆرە کردەوانە بە پێشێلکاریەکی قبول نەکراوی مافە بنەڕەتیەکانی مرۆڤ و بەها و بنەما سەرەکیەکانمان دەزانێت و ئێمە هیچ لێبوردەیەکمانیە بۆ هەر کردەوەیەک یان هەوڵێکی لەو جۆرە. مامەڵەی خراپ و ئیستیغلالکردنی سێکسی واتای چییە؟ ئیستیغلالکردنی سێکسی واتە هەر جۆرە خراپ بەکارهێنانی ڕاستەقینە یان هەوڵی پێگەی لاوازی، دەسەڵاتی جیاواز یان متمانە بۆ مەبەستی سێکسی، لەوانە بەڵام سنووردار نەکراوە بە قازانجکردن لە ڕووی دارایی، کۆمەڵایەتی یان سیاسی لە ئیستیغلالکردنی سێکسی کەسێکی دیکە. مامەڵەی خراپی سێکسی واتە دەستێوەردانی جەستەی ڕاستەقینە یان مەترسیدار بە سروشتی سێکسی بەرەو کەسێکی دیکە، جا بە زۆر بێت یان لە ژێر بارودۆخی نایەکسان یان زۆرەملیدا. RRT بەتوندی پابەندە بە دڵنیابوون لەوەی کە هیچ کارمەندێک یان نوێنەرێک بە پێشێلکردنی ئەم کۆدە ڕەفتارە کار ناکات یان هەوڵی مامەڵەکردن نەدات. ئەگەر هۆکارێکتان هەیە بۆ ئەوەی باوەڕتان هەبێت یان بە شێوەیەکی شەخسی بینیوتە یان ئەزمونت کردووە کە هەر ئەندامێکی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT بە پێشێلکردنی ئەم بنەمایە مامەڵەی کردو داواتان لێ دەکەین تکایە پەیوەندیمان پێوە بکەن بە بەکارهێنانی یەکێک لە مەکانیزمەکانی ڕاوسرنج و سکاڵاکانمان کە لە ڤیدیۆکەماندا بە وردی ڕوون کراوەتەوە. ئەم ڤیدیۆیە وەک بەشێک لە هاوبەشی لەگەڵ ڕێفیوجی ساڵی دەرەدینێتەوە ڕکەبەر هەمهێنراوە.